بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان و خۆشەویستان، خۆم بە خۆشحاڵەزانم بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی وانەیەکی نوێ لە پەرتووکی 33 هۆکار بۆ خشوع لە نوێژدا. لە وانەی پێشووتر باسی دوو هۆکارمان کرد و هۆکاری دووەمیان ئەوە بوو، هۆکاری 16ەم، معرفة مزايا الخشوع في الصلاة، واتا ئینسان بزانێت ئەو ئەجر و پاداشەی کەوا دانراوە کە ئینسانێک خشوع هەبێ لە سەڵات و لە نوێژە چین. و ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت هۆکاری 17ەم کە بەو ناونیشانە هاتووە: الاجتهاد بالدعاء في مواضعه في الصلاة وخصوصا في السجود. بەو ناونیشانە هاتووە الاجتهاد بالدعاء في مواضعه في الصلاة وخصوصا في السجود. ئازیزەکانم، ئەم هۆکارە باسی ئەوە دەکات کەوا ئینسان بەڕاستی خۆی ماندوو بکات، خۆی هیلاک بکات، ئیجتیهاد بکات بەچی؟ بە دوعا، چونکە دوعا هو العیبادە. نزاکردن، دوعاکردن، ئینسان داوا دەکات لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالا، بۆیە جێی خۆیەتی لەو شوێنانەی کەوا پێویستە ئینسان دوعا بکات، با زیاتر خۆی ماندوو بکات لەو شوێنانە دوعا بکات لە کاتی نوێژە و هەروەها لە کاتی سوژدەبردن، چونکە ئینسان عەبد بەندەکانی خوای پەروەردگار لەو کاتە زۆر زۆر نزیکن لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. مناجاتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئینسان کە خۆی بە زەلیل بزانێت، بپاڕێتەوە، داوا بکە، ئیلحاح بکات، ئەمە وا ئەکات لە ئینسان کەوا زیاتر نزیک بێتەوە لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا، زیاتر نزیک بێتەوە لە پەروەردگاری. بەڵێ ئازیزەکانم، ئەمە ئینسان وا تێنەگات کەوا کەمی ئینسان ئەگەیەنێت. بۆ ئینسان وا خۆی زەلیل بکات بۆ خوا. هەندێک وا هەیە خوا پەنامام داد، ئەڵێ پێویستیم بە دوعا نییە، پێویستیم بەخوا نییە، خوا پەنامام داد. نە، بە پێچەوانەوە ئازیزەکانم، هەموومان پێویستیمان بە بەزەیی خوایە، هەموومان پێویستیمان بەوەیە کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لە گوناحەکانمان خۆش بێت، هەموومان پێویستیمان بە فەزڵ و نیعمەتی خوای پەروەردگارە. قەت نابێ بەو شێوازە بیرکەینەوە. ئەو کەسانەشی ئاوا بیر دەکەنەوە بەڕاستی غافڵن، بەڕاستی بێئاگان. ئەو ئینسانە ئەگەر لە حاڵەتێکە بەس ئەوەی کە نەتوانێت هەناسێ بکێشەی تر تەواو دەبێت، بەس دڵەکەی بوەستێت ئیتر تەواو دەبێت. خۆی بەچی دەزانێت کەوا تەکەبوڕ بکات، کەوا خۆی بە زل بزانێت، بێمنەت بزانێت؟ ئازیزەکانم، ئێمە چەندێک خۆمان بە زەلیل بزانین، چەندێک خۆمان بە ملکەج بزانین، چەندێک ئیلحاح بکەین، چەندێک داوا بکەین، وەڵڵاهی ئەم داواکردانەی ئێمە لە موڵکی خوای پەروەردگار کەم ناکات و لە موڵکی خوای پەروەردگار زیاد ناکات. بگرە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا پێی خۆشە بەندەکانی کەوا دەرز بەرزکەنەوە، دوعا بکەن لەو شوێنانی کەوا دوعا ئیستیجابە دەکرێت، خوای گەورە وەری دەگرێت، وەڵامی دەداتەوە. ئەڵڵا سوبحانەهو وتەعالا قەریبە. بەڵێ ئازیزەکانم، چونکە ئەوە هەمووی دەبێتە مای ئەوەی کە ئینسان خشوعی بۆ پیا بێت. هەر دوعا بۆ خۆی ئینسان وا لێ دەکات کەوا خشوعێکی بۆ پیا بێت، ئیمانی بەرز ببێتەوە، چ جای ئەوەی کە لە کاتی نوێژا بێت. ئازیزەکانم، تەجروبەی بکەن. کاتێکە چیتە ناو نوێژەوە بپاڕێەوە، لە کاتی سوجودا بمێنەوە، دوعا بکە، دوعا بکە، دوعا بکە، بزانە هەست بەچی لەزەتێک دەکەیت. بەڵام ئەگەر سوجودەکەمان
هەر تەنانەت بریتی بێ لەوەی کەوا سەرت دانیت و بەرزی کەیتەوە و هیچ دوعا نەکەیت و نەپاڕیتەوە و خۆت زەلیل نەکەی بۆ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بەڕاستی تام ناکەی لەو سوجوودە، تام ناکەی لەو نوێژە. بۆیە ئەبێ ئێمە ئەو حاڵەتەمان بۆ پەیابێ و با تەجروبەشی بکەین، با تەجروبە بکەین. الله سبحانه وتعالى فرميت ادعوا ربكم تضرعا وخفية. خواهي پروردگار خوي داوا من لدكات دفرميت ادعوا ربكم، دعا بكن، نزا بكن، داوا لپروردگارتان بكن بتضرع، بزليلي، بإلحاح، بنهيني. بەڵێ ئازیزەکانم زۆر 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 گرنگە ئینسان ئەو دوعایە بکات لە بین خۆی و خوای پەروەردگار، کەس پێی نەزانێت، بزانە هەست بە چی لەزەتێک دەکات. لێرە لە سونەنی ئیبن ماجە هاتووە لە حەدیثی ئەبو هورەیرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من لم يسأل الله يغضب عليه، و هەروەها لە ترمذیش ڕیوایەتی کردووە. ئەمە مانای ئەوەیە کە ئەڵڵا سوبحانە وتەعالا پێی خۆشە عەبدەکەی بپاڕێتەوە، دوعا بکات، ئەوەشی داوا نەکات لە ئەڵڵا سوبحانە وتەعالا لێی تۆڕە دەبێت. بەڵێ ئازیزەکانم دەبا ئێمەش ئەو عەبدە بین کەوا داوا بکەین لە ئەڵڵا سوبحانە وتەعالا. الله عزيزكانم ولله خزائن السماوات والأرض، وهروها ولله ملك السماوات والأرض. إنسان محتاج الله بيسي بخوايا با للرقي دعا كان وببارتوا وداوال الله بكا سبحانه وتعالى. بلى وهروها وقد ثبت الدعاء في الصلاة عن النبي صلى الله عليه وسلم في مواضع معينة هي السجود وبين السجدتين وبعد التشهد، وأعظم هذه المواضع السجود لقوله صلى الله عليه وسلم أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وارد بووە لێوە کەوا دوعای کردووە لە کاتی نوێژە، لە کاتی سوجودە و هەروەها لە نێوان هەردوو سەجدەکە و هەروەها لە کاتی لە دوای تەشەهود. و گەورەترینیان ئەوەیە ئازیزەکانم لە کاتی سوجودە ئینسان دوعا بکە بەو فرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ ئەقرەب ما يكون العبد من ربي وهو ساجد، کە ئینسان بێوێت نزیک بێت لە ئەڵڵا سوبحانە وتەعالا با سوجدە زۆر ببە. چەند خۆشە، چی هەستێکە کەوا تۆ بزانی نزیکی لە ئەڵڵا سوبحانە وتەعالا. ئازیزەکانم ئەگەر تەماشای دنیا بکەی، ئینسان هەندێک جار هەوڵ دەدا ئەگەر بەرپرسێک دەسەڵاتدارێک هەبێ حەزەکان نزیک بێتەوە لێی، ممکنە هەوڵیش بدات واستەیە بکات با نزیک بێتەوە لێی. یا ئەڵڵا ئەم ئەڵڵای ئێمە چەند عەزیمە، چەند گەورەیە، چەند بەبەزەییە. ئەگەر ئەتەوێ نزیک بیتەوە لێی ئازیزەکانم سوجدە ببن. لە کاتی سوجدەشە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ فەئەکثیرو الدوعا، زۆر دوعا بکەن، زۆر زۆر دوعا بکەن. ئینسان کەوا سەری خستووەتە سەر ئەو زەویە هەست بە زەلیلی دەکات، هەست بە محتاجی و بچووکی خۆی دەکات بەرامبەر عەزەمەتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. بۆیە دوعا با زۆر زۆر بکەین. چی دوعایەک دەکەی بیکە ئازیزەکانم ئەوەی کەوا مەشروعە، دوعا بکات. هەمومان پێویستیمان بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا داوای لێ بکەین، بپاڕێینەوە لێی. طبعا ئەو فەرمودەیەش ئیمامی موسلیم ڕیوایەتی کردووە لە کیتاب الصەڵات. بەڵێ وهروە لە فرمودەیەکی ترشا فەرمێت أما السجود فاجتهدوا فيه في الدعاء فقمن أي حري وجدير أن يستجاب لكم. يعني براستي لم
شوێنە لەم مەوضیعە کە سوجودە سوجدت بردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ فەجتەهیدوا فی الدوعاء زۆر خۆتان ماندوو بکەن هەوڵ بدەن کەوا ئیجتیهاد بکەن دوعای زۆر بکەن دوعاکانتان با جۆرا و جۆر بێت چونکە ئەو شوێنە ئەو جێگایە کەوا الله سبحانه وتعالى وەڵامی دوعاکان بداتەوە بەڵێ ئازەکانم ئەن یوستەجابە لەکم فەقەمینون ئەن یوستەجابە لەکم ئەمش هەر موسلم ڕیوایەتی کردووە ئینسان ئازەکانم وەکو فائیدەیەک ئەگەر هات و دەم و چاوی و لوتی خستە سەر زەوی ئەمە قیممەی تەواضعی ئەو ئینسانە ئەگەیەنێت قیممەی ئەو زەلیلیەی خۆی دەردەبڕێ بۆ الله سبحانه وتعالى اینجا بۆیە دوعا کە کاتێک لەو دڵەوە دەردەچێ و لەو حاڵەتە بەڕاستی پڕە لە خوشوع بەڵێ عاجزەکانم اینجا بۆیە ئەوەش زۆر زۆر نزیکەکەوە الله سبحانه وتعالى ئەو جۆرە دوعایانە وەڵام بداتەوە و هەروەها هەندێک لە دوعاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی سوجودا دەیکرد دەیفەرموو اللهم اغفر لي ذنبي دقه وجله وأوله وآخره وعلانيته وسره تماشا ئەو دوعایە چەند خۆشە ئینسان ئاوا بەو شێوازە دوعا بکات داوا بکات لە خوا سبحانه وتعالى غەفور و ڕەحیمە لێبوردەیە لە گوناحەکان خۆش دەبێت بڵێ خوا لە گوناحەکانم خۆش بە ئەی ئێمەی عەبدی تاوانبار خوا پەنامان بدات مەگەر الله سبحانه وتعالى خۆی بزانێت کەوا تاوانەکانمان چۆنە و چەنە و بچووکە گەورەیە ئەوەی کە بەنهێنی کردومانە ئەوەی کەوا بە ئاشکرا کردومانە ئازیزەکانم الله سبحانه وتعالى ئاگادارە سترمانی کردووە ئێبا ئێمەش ئەو دەرفەتە لە دەست خۆمان نەدەین کەوا بەو شێوازە بپاڕێنەوە لە الله سبحانه وتعالى لێمان خۆش بێ لە گوناحەکانمان خۆش بێ لە وردی لە گەورەی لە نهێنی لە بە ئاشکراک ئەوانی کەوا کردومانە داوا بکەین لە الله سبحانه وتعالى لێمان خۆش بێ ئەو دوعای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەی ئێمە چەندێ محتاجی ئەو دوعاین کەوا لە نوێژەکانمانە بیکەین طبعا ئەو فەرمودەیەش مسلم ڕیواتی کردووە لە کتاب الصلاة و هەروەها لە دوعاکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەیفەرموو اللهم اغفر لي ما أسررت وما أعلنت خوایە لەو تاوانانم خۆش بکەوە بەنهێنی کردومە و بە ئاشکراش کردومە یان ئەوەی کە الله سبحانه وتعالى ئاگای لێیە ئازیزەکانم چونکە ئەو ئاگای لە هەموو حركات سكنات أو عبديتي يعلم خائنة الأعين وما تخفي الصدور يعلم خائنة الأعين وما تخفي الصدور بلى الله سبحانه وتعالى آقاي لمانا إن الله كان عليكم رقيبا بلى عزيزة كانم الله سبحانه وتعالى رقيبا بسرمانوا آقاي لا ئەوەی لە ناو دڵمانە ئەوەی کەوا لەسەر زمانمانە بۆیە جێ خۆیەتی ئێمە لە کاتی سوجودا داوا بکەین لە خوای پەروەردگار لێمان خۆش بێت ئەوەش نەسائی تەخریجی کردووە بەڵێ ئازیزەکانم و هەروەها لەو دوعایانەی کە پێغەمبەر کردووەتی عەلەیهی سەڵات وەسەلام لە دوای تەشەهودەوە كفيرمان دكات دفرميت إذا فرغ أحدكم من التشهد الأخير فليستعذ بالله من أربع من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال عزيزة كانم بيش أوي سلام بديتوا لتشهدي أخيرا ئەم دوعاە بکە و پەنا بگرە بە الله سبحانه وتعالى لەم چوار شتە لە
سزای جهنم، سزای دۆزەخ، سزای ئاگر داوا بکە کە خوای پەروەردگار بتپارێزێت، دوورت کاتەوە لە عەزابی جەهەنەم. هەموومان پێویستیمان بەو دوعایە هەیە. و هەروەها سزای ناوگۆڕ ئازیزەکانم کەوا سابتە بە بەڵگەی شەرعی، گۆڕ سزای خۆی هەیە. داوا بکە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بتپارێزێت، پەنای پێ بگرە. و هەروەها فیتنەی مەحیا والمەمات، یعنی ئینسان بەڕاستی هەندێک فیتەن هەیە ئەبێ ئینسان پەنا بگرێ بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لەم دنیاە کە تووشی دەبێت، لە کاتی مردنا کە تووشی دەبێت. و هەروەها لە فیتنەی چی؟ شەڕ فیتنەت المەسیح الدەجال، ئەوەش بە پێی بەڵگەکان کەوا بۆ خۆی گەورەترین فیتنەیە مەسیح الدەجال. خوای گەورە پەنامان بدات لەو چوار شتە. و هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو دوعایەشی خوێندووە: اللهم إني أعوذ بك من شر ما عملت ومن شر ما لم أعمل. و هەروەها دوعای تریش: اللهم حاسبني حسابا يسيرا. ئەمە هەمووی ئەو دوعانەیە کەوا لە پاش تەشەهودی ئەخیرەوە پێش سەلام بدەی ئەم دوعانە بخوێنە، ئەم دوعانە بکە ئازیزەکانم، پەنا بگرە بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کەوا لە چی؟ لە شەڕ و خراپەی ئەوەی کەوا ئینسان ئەنجامی داوە، ئەوەشی کەوا ئەنجامی نەداوە. چونکە ئینسان کە کاتێک تووشی شەڕ بوو، تووشی خراپە بوو، تووشی تاوان بوو، تووشی سەرپێچی بوو، بەڵێ ئازیزەکانم ئەوە هەمووی ئەبێتە ماهی شەڕ بۆ ئەو ئینسانە. ئینسان ئەبێ پەنا بگرێت بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کە خوای پەروەردگار دووری کاتەوە لەو شتە خراپانە. و دوعا بکات کەوا خوای پەروەردگار حیسابێکی ئاسانی بکات، حیسابێکی ئاسانی بکات ئازیزەکانم. چونکە ئێمە ئیمانمان بە حیساب هەیە کەوا هەموو عەبدێک حیساب دەکرێت. بەڵێ ئازیزەکانم. و هەروەها پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم هاوڵەکەی خۆی، برادەرەکەی خۆی کە ئەبوو بەکرە فێری چی دەکرد؟ کەوا چی بڵێت؟ فێری ئەوەی دەکرد بڵێت: اللهم إني ظلمت نفسي ظلما كثيرا ولا يغفر الذنوب إلا أنت فاغفر لي مغفرة من عندك وارحمني إنك أنت الغفور الرحيم. عزیزەکانم بزانین چی دوعایەک ئێمە هەموومان زوڵممان لە خۆمان کردووە، لە نەفسی خۆمان کردووە. داوا بکەین کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لێمان خۆش بێت، چونکە تەنها ئەڵڵایە لێمان خۆش دەبێت، تەنها ئەڵڵایە بەزەیی پێمان دێتەوە، چونکە ئەو غەفور و ڕەحیمە. و هەروەها گوێی لە نەفەرێک بووە کە دەیفەرموو لە تشهدكي: اللهم إني أسألك يا الله الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد أن تغفر لي ذنوبي إنك أنت الغفور الرحيم. فقال صلى الله عليه وسلم: قد غفر له، قد غفر له. يا الله چەند خۆشە ئەو مژدەیەت پێ بدرێت بڵێن پێت خوای گەورە لە گوناحەکانت خۆش بووە. ئەو پیاوە ئەو دوعای دەخوێند: اللهم إني أسألك يا الله الأحد الصمد، ئەوە هەمووی سوورەتی ئیخلاسە، الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد أن تغفر لي. بزانە ئازیزەکانم، یعنی ئەو ئینسانە دەپاڕێتەوە بە صفاتەکانی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا، بە ئەسمائی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کە خوای گەورە لێی خۆش بێت. ئێمەش با بە ئەسما و صفاتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا دوعا و نزاکانمان بکەین بۆ ئەوەی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لێمان خۆش بێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرموو: قد غفر له، ئەو کەسە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لە تاوانەکانی خۆش بووە، قد غفر له. و گوێی لە یەکێتر بووە لە تەشەهودا ئەو دوعای خوێندووە: اللهم إني أسألك بأن لك الحمد
لا إله إلا أنت وحدك لا شريك لك يا حنان يا منان يا بديع السماوات والأرض يا ذا الجلال والإكرام يا حي يا قيوم إني أسألك الجنة وأعوذ بك من النار. فقال النبي صلى الله عليه وسلم لأصحابه: تدرون بما دعا؟ قالوا: الله ورسوله أعلم. قال: والذي نفسي بيدي لقد سأل الله باسمه الأعظم الذي إذا دعي به أجاب وإذا سئل به أعطى. عزيزة كانم أم دعايا زور گرنگا همومان لبری بکەین. ئەم پیاوە بەڕێزە، ئەم سەحابیە بەڕێزە ئەو دوعای خوێندووە، داوای کردووە لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بە ناوە گەورەکەی. هەر کەسێک بەو ناوەیە داوا بکات لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا، ئەوە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا وەڵامی دەداتەوە و داواکاریەکەی جێبەجێ دەکات. بەڵێ ئازیزەکانم، ئەویش ئەڵڵایە، بە ناوی ئەڵڵا داوا بکە، بڵێ: یا ئەڵڵا، یا ذا الجلال والإكرام، یا بديع السماوات والأرض. ئەمانە هەمووی دوعایە کەوا وحدانیەتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئەسەڵمێنێت، لە سەڵاتی خوای پەروەردگار ئەسەڵمێنێت. وحدك لا شريك لك، تەنها یا ئەڵڵا شەریکت نییە. داوای بەهەشت بکە لە ئەڵڵا. هەمومان ئازیزەکانم کەوا ئیش دەکەین، ئەمانەوێ خوای پەروەردگار لێمان ڕازی بێ و بمان خاتە بەهەشتەوە. إني أسألك الجنة وأعوذ بك من النار. وپنا بگرە بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لە ئاگر. هەر کەسێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویە ئەگەر ئەم دوعایە بکات، ئەوە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا وەڵامی دەداتەوە و داواکاریەکانی بۆ جێبەجێ دەکات. و هەروە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نێوان تەشەهود و ئەوەی کە پێشەوەی سەلام بداتەوە و دوعایشی دەخوێند: اللهم اغفر لي ما قدمت وما أخرت وما أسررت وما أعلنت وما أسرفت وما أنت أعلم به مني أنت المقدم وأنت المؤخر وأنت المؤخر لا إله إلا أنت. أما أو دعانيكوا براستي لكاتي نيوجكانا هاتوا عزيزكانم إنسان بتواني لبريان بكا و جێبەجێیان بکات لە کاتی نوێژەکانە. ئەمەش بەڕاستی ئەگەر هات و ئێمە بەو شێوازە ئەو دوعانەمان لەبەر کرد و جێبەجێمان کرد و لە کاتی نوێژەکانە وتمانەوە، ئەوە زۆر لە کێشەکانمان چارەسەر دەکات. بەڵێ ئازیزەکانم، دەچینە خزمەت هۆکاری هەژدەیەم بەو ناونیشانەی الأذكار الواردة بعد الصلاة، ئەو وێردانەی کەوا وارد بووە هاتووە لە دوای نوێژەوە، واتە لە دوای سەلامدانەوە. ئەوەی کە ئینسان بەرەو خوشوع ببات، دڵەکەی ئاگای لە نوێژەکەی بێت و پڕی بێت لە خوشوع، ئەوەیە ئینسان بتوانێت ئەو ئەذکارانە، ئەو وێردانە، ئەو دوعایانە لەبەر بکات و لە کاتی نوێژەکەی تەواو دەبێت جێبەجێی بکات. بەڵێ ئازیزەکانم، ئینسان ئەم دینە جوانەی ئێمە وا فێرمان دەکات کە کاتێک عیبادەتێک ئەنجام دەدەین، عیبادەتێکی تر لە دوایەوە بێت. تۆ ئێستا عیبادەتی نوێژت ئەنجام داوە و تەواو بووی، دوای ئەوە چی داناوە؟ ئەو ئەذکارانەی داناوە، ئەو ویردانەی داناوە کەوا لە دوای نوێژ، ئەوش بۆ خۆی تاعەتێکی ترە. ئەمەش دەبێتە مای ئەوەی کە ئینسان زیاتر تووشی خوشوعی بکات، زیاتر نزیک بێتەوە لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. بەڵێ ئازیزەکانم، ئەگەر تەماشای ئەو دوعانەش بکەین، ورد ببینەوە لێ لە دوای نوێژەوە، بەچی دەست پێ دەکات؟ بە سێ جار ئەستەغفر الله، ئەستەغفر الله، ئەستەغفر الله. یعنی ئینسان هەندێک جار ممکنە هەندێک کەم و کورتی هەبێ،
لە نوێژەکانیە کە کاتێک ئەستەغفر الله دەکات وەک چۆن بڵێ یا ئەڵڵا لێم خۆش بە لێم خۆش بە لێم خۆش بە ئەگەر کەم و کورتێک شمەیە لە نوێژەکەمە. بەڵێ ئازیزەکانم، یان هەندێک جار ئینسان شروطەکانی ئەرکانەکانی واجباتی نوێژ جێبەجێ دەکات بەڵام خوشوعەکەی تیانە. جا بۆیە پێویستی بەچی هەیە؟ پێویستی بەو داواکردنەی لێخۆشبوونە هەیە کە بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله. بەڵێ ئازیزەکانم، و هەروەها ئینسان پێویست دەکات لە دوای نوێژەکەش ئێحتیمام بداتە ئەو طاعەت و عیباداتانی کە لە دوای نوێژیش دێن وەکو نوێژی سونەتەکان. ئەویش دەبێتە مایی کە هەر نەقسێک هەبێت لە نوێژە فەرزەکە ئەو نوێژە سونەتانە دەبێتە مای ئەوەی کەوا جوبرانی بکاتەوە، ئەو نەقس و ئەو کەم و کورتیە پڕ بکاتەوە. بەڵێ ئازیزەکانم، ئەو کەمبوونەی خوشوع پڕ بکاتەوە. ئەمانە هەمووی ئەبێتە مایی ئەوەی کە ئینسان ئەگەر هات و بەو شێوازە کردی و ئەو هۆکارانەی کەوا باسمان کرد 18 هۆکار بوو، ئەمە هەمووی ئەو هۆکارانەی کەوا خوشوع بۆ ئینسان ئەهێنێت، خوشوع بۆ ئینسان دێنێت. واتە ئەمانە ئەبنە هۆکارێک کەوا ئینسان خوشوعی زیاتر بێت لە نوێژە. طبعاً ئەذکاری تریش هاتووە لە دوای نوێژ، ئەوە ئەتوانن بگەڕێنەوە بۆ ئەو کتوبانەی کەوا باسی صفەت سەڵات النەبی دەکات صلى الله عليه وسلم. ئەو ئەذکارانەی تریش دەتوانن ئێوە لەبەریکەن و جێبەجێ بکەن. کۆمەڵە ذیکرێکمان هەیە و لە زۆر لە مزگەوتەکانیش تەسمیم کراوە و هەڵواسراوە و دانراوە کەوا ئینسان بتوانێت لەبەریان بکات ئەو ذیکرانە بخوێنێتەوە دوای نوێژ. وەکو باسم کرد ئەوانەی کە پەیوەندی بە 3 جار ئەستەغفر الله هەیە و هەروەها چەند دوعایەک هەیە تایبەتە و هەروە 33 جار بڵێت سبحان الله و 33 جار بڵێت الحمد لله و 33 جار بڵێت الله ئەکبەر و لە کۆتایی بڵێت لا إله إلا الله. ئەوانە هەمووی ئەبنە هۆکار ئازیزەکانم کەوا ئینسان نزیک ببێتەوە لە خوای پەروەردگار، دائیمەن ارتباطی بە الله وبێت سبحانه وتعالى، زمانی تەڕ بێ بە ذکری الله سبحانه وتعالى. ئەوە زۆر مهمە. ئێمە نەقسمان هەیە، ئێمە کەم و کورتیمان هەیە، ئەتوانین لە ڕێگەی ئەو ذیکرانەوە دەتوانین لە ڕێگەی ئەو تاعەتانەوە کەوا لە دوای فەرزەکان دێت و پێیان دەوترێت نەوافل. ئەمانە هەمووی ئینسان چییە؟ نزیک دەکاتەوە لە الله سبحانه وتعالى. وەکو باسم کرد ئازیزەکانم، 18 هۆکار ئەوە بوو کە دەبنەمایی کە خوشوعت بۆ بێنن لە نوێژ. بە یارمەتی خوای پەروەردگار لە دەرسی دابێت دەچینە باسی ئەو هۆکارانە کەوا لە کتێبەکە دایناوە کە وەکو باسمان کرد لە سەرەتای ئەم بەرنامەیە، لە سەرەتای کتێبەکەەوە باسی کردبوو کەوا کردوێتە 2 بەشەوە. بەشی دووەمی بەو ناو نیشانە دەفع المەوانع والشواغل التي تصرف عن الخشوع وتكدر صفوه. ئەوە بەڕاستی ئەو بربەستانە لابەی کە ئەبنە مایی ئەوەی کە خوشوع لە ناوبەرێت، خوشوع نەهێڵێت و هەروەها خوشوعەکە شتێک بدات. بەڵێ ئازیزەکانم، بەم شێوازە بینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا حەلەقەی دابێت بەخوای گەورەتان دەسپێرم. داواکارم لە خوای پەروەردگار زیاتر تێمان بگەێنێ لە دینەکەی، زیاتر شارەزامان بکات، زیاتر خشوعمان پێ ببەخشێت بۆ ئەوەی هەست بە لەزەتی نوێژ بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.